دیارە ئێوە بەرنمەیەکتان هەیە لەسەر وەزعی کارەبا لە شاری ڕواندز لە قەزای ڕواندز. بەڕاستی خەڵک گلەیەکی زۆری هەیە لە کارەبای ڕئیسی بە تایبەتی، یعنی هیچ کات و وەختێکی دیار نییە کەی دێتەوە یان کە یەکوژێتەوە کارەبای مۆلیدەش سەری لێ شێوایە. بەێ تەبعاان ئەدیسۆنە و کارەبا هەرچەندی دێتوانە خەڵک تەلەڤزیۆن بەڕاستی تەلەڤزیۆنەکانیان تێک چووە. ئێستا من بەخۆم زەمیدەم شتەکانی سۆتان بەڕاستی، یعنی وەزعی خەڵک لەو پەڕی خراپیە بێ موچەیە یعنی بێ وەزعیەکی زۆرە. خەڵکی منداڵی ساوە هەیە ئەو نازانی کارەبا هەیە نییە گەرمایە زارو هەیە 5 ساعتە زارێ ساعتە چ دێتەوە ئەگوژێتەوە زارە 20 دقیقایەوە 2 دقیقاتەوە ڕاستە گوژێتەوە قەت ئیبە خەرانەوە زۆر خراپە کارەبا. ئێستا من یەک بەخۆم چمەکەوەم کڕیە مباردەی شعر لەبێ زارۆ هەیە نییە مۆلیدەش پێ ناکرێ مەزبوری بەدیلی شت ئەوم کڕیە بەردەی شعرم کڕیە طبعاً کوناسوتی ئێستا یەک بەخۆم ئەو بەردەی شعرم کە کڕی بوو دوونە بێت سەوەستای چاکم کردێ لەوەتی وەبینم دە کارەبای ڕواندز زۆر خراپە ئەسم بە بەراورد لەگەر قەزا و شارەکانی دەوروبەری خۆمان ڕواندز کارەباکەی ئەوەندە خراپە کاربەراورد ناکرێت هیچ جێ دنیای بڕوا ناکەم مابیتن کە دوای 12 شەوێ کارەبا نەبیتن. ئەمە تا فترێک پێشستا دوای 12 شەوێک 1 دقیقە کارەبا من لە کاتێکدا هەموویان منداڵەکانیان مەکتەبیان هەیە خوێندنیان هەیە هەر بەخۆ دوای 12 شەو خەڵک خەویشی لێ ناکەویت. بەرام گرفتەکەش ئیداری ئەو شارەیە. وەڵا وەزعی کارەبای لە ڕوانزێ زۆر خراپە بە تایبەتی شەوا گەرمەی خەوێ و کارەبات لەسەر گوژێت و هەر بەخۆش وایرەکانی هەموو قەدیمن کارەبایەکەش هەندەدی خراپە زۆرش خراپە. توە بینی لێ مۆزەفی لە داوامێدەی و تێگەی کفتا و هیلاک ماندی کارەبایەکە گوژێتەوە. مۆلیدەش بەو بێپارەیە و بێ معاشش مۆلیدەش معدەل پێکا پارەت لەسەر زیادەبی. ڕاستی بە بەراورد لە چاوپێشی ئێستانێکە کارەبا زۆر چاک نییە، کات و ساتی دیار نییە، هاتنەوە و کوژانەوەی دیار نییە، خاصن کارەبای ڕیسی سەری لە ساعی مۆلیدەکانی شتێکدایە. عنی نزانن چ وەختە چی ساعی مۆلیدەکان کارەباکەی بدەنەوە. جاروێ سعات 12 شەوێ کوژێتەوە، سعات 1 شەوێ دووبارە کارەبای ڕیسی دێتەوە، یان نیورانان جاروێ سعات مثلەن 12 کارەبای ڕیسی ئەدەنەوە، هەندێک جاش سعات 1:09 جاروێ هەتا عسرێ هیچ کارەبایەک نییە ئیلا ئەگەر ساعی مۆلیدەکان لە بازاڕی پێەکەن بەس لەو متیقانەی شەهیدان و جێی دیکە پێ ناکەن. ئەو خەڵکە لەبەر ئەو گەرمایی یعنی بەڕاستی هاوینی شەزستانی خەڵک تەعامولکە پێویستی بە فێنکەرەوەیە.